نبس اسماعيل بردفك وزارة أوقاف وكاروبار نولي لمدينة للسعود قد قلمها فنبس دي روشة يقلوا يا حاجيان تنجي دي بريكيفن أفروشة آلوسكا هي تأثير سرفا قراوان كريه بله بنای خواهی بخشنده مهربان سرطاس لاورزن هی بوزنابتان و بو بیمرانی کردستان بیستوکار خواهی گوره هم لاکتا مقاردی گشتی آسمانی ما سبین ساعات حفتي بياني بو امشو ساعات دوي بلا بيان حاجيان برا دكتن في اخشتي كوادان رابو بو فروكخاني مدينة بيروس ديشو بو فروكخاني نودولتي هولير بلان بداخو بوي او الوزيو او بشوي كوا لناوتكدا بشوي ماكاوريدا قشت كان راجل كان امرو قشتي حاجياني عراق لمدينة بو بغداد ايج هلوشا واستحاليا بۆ چارەسەرکردنی ئەو بابەتە کۆبنەوەیەکی گرنگە لە شاوی مەکە پیرۆز بۆ ئەوەی ڕێگایەک بدۆزنەوە ئایا چۆن حاجیانی هەرێمی کوردستان بە شێوازێک بگەڕێنەوە ئەوەی کەوا ینی خاڵە بەهێزەکەی ئەوەیەکەوە حاجیانی هەرێمی کوردستان لە ڕێگای وشکانیەوە بێنەوە بەڵام تا ئێستا ئەو بڕیارێک لای نەکراوەتەوە ئێستا حالیان لە کۆبنەوەیەکی کردارەکی دان بۆی حەلی زووی بدۆزنەوە چونکە دوسێ چێشەمان بۆ دروست بۆ چێشە یەکەم ئەوەیە ئەو حاجیانی کە لە شاری مەکەی پیرۆز دێن شاری مەدینەی پیرۆز تەنیا سێ شەو دەتوان لێرە بمێنەوە یەکسەر دەبێ فڕۆکە بگەڕێنەوە وڵاتێکی خۆیان یان بگەڕێنەوە شارێکی خۆیان کەواتە کاینە بەس لە ڕێ وشکانیەوە کە بڕیار بۆ ئەمر و کاروانێکی حاجیان بگەڕێنەوە هەرێمی کوردستان ئایا ئەوان بەڕێ دەکەون لەبەرەوە لە ڕووی وشکانیەوە پێم وایە کێشە نییە لەوانەیە لە ڕووی ئاسمانیەوە ئاسمانی داخرا سلێمانی پارێزگای سلێمانی و ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕێن و گەرمیان و ئەو ناوچەیە دوێنێ بەڕێکەوتن ئەو ڕێوارە دەگەنە کوردستان هەولێر ئەمڕۆ بەیانی بەڕێکەوتن ئێستا لە ڕێگان بە وشکانی بەڵام ئەوەی هەیە ئێمە تەحویلی حاجیانی ئاسمانی دەکەین بۆ حاجیانی وشکانی یعنی ئەو کێشەیەمان هەیە یعنی چۆن ئالەتێک بدۆزینەوە ئینجا ئێستا دەستێ باڵای حەجی عراقی و بۆ هەروەها بەڕێوەبەرایەتی گشت حەج و عومرە هەرێمی کوردستان و تیمەکانی ئێمە و لێرە هەمومان پێکەوە سەرقاڵی دۆزینەوەی میکانیزمێکی گونجاوین یعنی حەلە سەریعەکە ئەوەیە لانی کەم ئەگەر فڕۆکەخانەکان بەکار نەکەونەوە یان فڕۆکە دەست بەکار نەبیتەوە گەشتی یەکەمی بەیانی بە گەشتی وشکانی بێنەوە گەشتی هەریە گەشتیشمان نییە سبەین یعنی ئێستا تەنیا بۆ سبەینێ ئێمە 5 فڕۆکەمان هەبوو بگەڕێنەوە فڕۆکەیەکی هەولێر فڕۆکێکی سلێمانی دهۆک ژمارەیەک حاجی تری شارەکانی تر و هەندێکی شارەکانی مووسڵ و ئەمەرتەیە هەمووی بە 5 فڕۆکە دەگەڕانەوە سبەینێ بەڵام بەداخەوە ئەو زروفە ینی ئەو زروفە هاتە پێش کە زروفێش ئەوڕوان نەکراوە بەڕاستی لەگەڵ ئەوەشدا ئێمە لەگەڵ حاجیانی خۆماندا بەردەوامین لە هۆتێل ماونەتەوە خزمەت دەکرێن شوێنی مانەوەیان هەیە و هیچ کێشەیەکیان نێت تەنیا کێشەکە کێشەی چاوەڕوانی گەڕانەوەیە ولی برس نبس اسماعیل بدك وزارة أوقاف وكاروبار نولي لمدينة ديال مابو ديال سباس خايد نبس بيفيا همو حاجين ما بسلامتي فقرني دي خلكو كسو كار شاباري دي كان